زەنگی نەمانی گاز لە ئەڵمانیا لێدرا. ئەڵمانیایەک کە لە سەدا 55 گازی سروشتی پێویستی لە رووسیاوە هاوردە دەکات و ئێستا کۆگاکانی تەنیا لە سەدا 64 گازی پێویستی تێدایە. ئەگەر بەرلین جێگرەوە یان چارەسەرێک نەدۆزێتەوە، خەڵک و کارگەکان زستانێکی سارد و سەختیان لە پێش دەبێت. پێشبینی دەکرێت بەرزبوونەوەی نرخی گاز کە بگاتە لە سەدا 400. هەروەها ترسی نەمانی گاز لە ئەڵمانیا خەڵکی تووشی نیگەرانی کردووە. ڕازاو خەڵکی سلێمانیە، 25 ساڵە لە ئەڵمانیا دەژی و 4 ساڵە خاوەنی سەنتەری جوانکاریە. بەرزی نرخی گاز ئەم ساڵ کاریگەری لەسەر کارەکەی هەبووە. نرخی گاز زۆر گران بووە بەنسبەت ئێمەوە کە ئێستا لە دوکان هەموو شتێکمان بەڕاستی ئاوی گەرم بەکارێنم زۆریش تۆ دوایەوەش نەفەریشمان ئێمە دانیشە لەوێ ئێمە ئەگەر بێت و گەرم کارەوە دانەگیرسێنین ناتوانین ئێتە لەبەرەوە ناتوانین بە هیچ شێوەیەک دەستی پێوە بگرین. ئەبێ ئێمە شتەکانمان بە گوێرەی نرخەکانی خۆمان تۆزێک زیامان کردووە لەسەرەوەی کە ڕێکی خەینەوانێ بەڕاستی. دەچینە ماڵی ڕازا و شۆڕش 400 خێزانن. بە هەمان شێوەی دوکانەکان لێرەش ئاوی گەرم و گەرمکەرەوەکان بەگاز کار دەکات و مانگانە 135 ئۆیرۆ بەگاز دەدەن کە دەکاتە 1620 ئۆیرۆ ساڵانە. پێشبینی دەکەن ئەو بڕە بۆ زیاتر لە 3000 ئۆیرۆ بۆ ساڵێک بەرز بێتەوە. کێشەیەکی گەورەیە بە شێوەیەکی عام بۆ خەڵکی معاشیان دیاریکراوە. هەنێ بۆ هەموو کەسێک کێشە نەبێ، بەڵام بەعام کێشەی گەورەیە گاز مناڵ هەموو ڕۆژێ خۆیشوە ئاوی گەرم بەکارێنێ. جاران ئێمە هینمان بۆ هاتەوە لە ساڵانە زیاشمان بۆ هاتەوە کە جاران پێرم حربە، ئێستا بە هیچ زیاترمان بێتەوە. هەموو شتێ بە گازە، گەرمی ماڵەکە، ئاوی گەرم بڕاستی کێشەی گەورەیە. تازێمەوە فێربووین گەرمی من ناتوانم هیکەم، زەحمەتە، ینی تۆ بە ئارزوی خۆت نەتوانیت ماڵێکی خۆ گەرم بکەیت. لە ئەڵمانیا لە سەدا 50 ماڵان بە گازی شل ماڵەکانیان گەرم دەکەن. ئەمە بۆتە ترسێکی گەورە بۆ ئەوان. نرخی گاز لە سەرەتای ئەم ساڵەوە لە سەدانەوە 5 بەرز بووە، بەڵام ئێستا بەهۆی کەمکردنەوەی هەناردەکردنی گاز یان ڕاگرتنی لەلایەن رووسیا بۆ ئەڵمانیا بۆتە قەیرانێکی گەورە و حکومەتی دەڵێ پلانمان داڕشتووە. بەڵێ ئاڵنگاریەکە ئەوەیە کە بۆ زستانی داهاتوو دەبێت لە ئێستەوە گاز پاشەکەوت بکەین بۆ ئەوەی بەڕاستی بتوانین بە زستاندا تێپەڕین. ئێستا دەمانەوێت کۆگەکانمان پڕکەینەوە، هەرچەندە ئەوە ئاسان نییە، بەڵام ئەگەر رووسیاوە بە ئاسانی گازمان لێ بگرێتەوە بێگومان ئەوە بەڕاستی نابێت ڕوو بدات، چونکە ئێمە پشت بە گاز دەبەستین، یەکەم بۆ گەرمکردنەوە هەروەها بۆ پیشەسازی. بۆیە پلانی فریاگوزاری جیاوازمان داڕشتووە. حکوومەتی فدرالی لە هەنگاوەکانی یەکەمدا بەم شێوەیە دەبێت ئەگەر بەڕاستی گازمان لێ بڕێت ئەوە هەموو شتێک هەڵدەگیرێت. یەکەم شت دەبێت پیشەسازی دابخرێت، چونکە دوایین شت نەخۆشخانەکانە، نۆرینگە و هەروەها ماڵە تایبەتەکان. بەڵام ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی بەتەواوی ئەوە هەرگیز ڕوونەدات. بۆ ئەوەی ئەوە ڕوونەدات حکوومەتی ئەڵمانیا بە دوای جێگرەوە دەگەڕێت، بەڵام ئەوەی ئاشکرایە کە نرخی گاز ئێستا لە بازاڕەکانی جیهان بەرز بۆتەوە، هەرچەندە حکوومەتی ئەڵمانیا پاکێجی هاوکاری 30 ملیار ئۆیرۆیی پێشکەش بە خەڵک کرد، بەڵام پێشبینی دەکرێت نرخی وزە بە تایبەت گاز ئەوەندەی دیکە گرانتر بێت. ئاڵاشاڵی ڕووداو ئەڵمانیا